خۆشویستان هەندێک دیمەنمان ئامادە کردووە ئەو دیمەنانە دیمەنی بەشێکن لە گەڕەکەکانی شاری سلێمانی. ئەو دیمەنانە ئەگەر هاوکارم بتوانن هەندێک لە دیمەنەکانمان پیشان بن، ئەم دیمەنانە لە نێو شاری سلێمانی ئەگەر پیاسە بکەی یان لە گەڕەک و کۆڵانەکاندا کەم ماڵ هەیە درەختێکی پرتەقاڵیان مزرەمانی تێدا نەبێت کە ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشی و دڵگیریە. من بۆخۆم کاتێک پیاساکەمدانە لە نێو هەندێک لە گەڕەکەکاندا ئەم درەختانە بینم ئەوەندەی تر سەرنجەم ڕاکێشێت زۆر دیمەنێکی لە هەمووی گرنگتر کە دواتر بیکەین بە پرسیار. لە شاری سلێمانیدا بۆ درەختی پرتەقاڵ ئەوەندە بەبەردارە و جوانە؟ ئەمە یەکێک لە پرسیارەکان. کە باز لە مزرەمێنەکانێکی پرتەقاڵ زۆرە، بەڵام هەستەکەی لیمۆ کەمترە لە چاو پرتەقاڵە. بێمە پەیوەندی بە چیەوە هەبێت؟ بزین ئەوانیش کە خێزانی مزرەمەنەکان ئەمانە هەموویەکن بە پرسیار کە خێزانی مزرەمەنەکانن بۆچی خەڵک خوونایەتە بە خێوکردنی مزرەمەنەکانی تر. پێما بێ هەیە ئەوە تا لە دیمەنەکان دەدیبینین زۆر شتی بەس پێما بێ مەشەر ئەمەی کە لەسەر شاشەکە دیبینن پرتەقاڵە دیارە یان ئەو شتێکی بچوو کە کرمتین باش بۆ هاوکارانم پێیانوتم کرمتینە. من هێنیشم بینیەوە لە شاری سلێمانیە ترنجیشم بینیەوە لە ماڵا هەبوو بێ ترنج گەورەکە زۆر ترشاڵی لی مندوسیە. ئەمە ئاکەینەتە وەرێکی پرۆگرامەکەمان قسەی زیاتری لەسەرەکەین بزانین پرتەقاڵ و کاڵێ پرتەقاڵی عێراقی جوانە کاڵی پرتەقاڵ دەمپەڕە پرتەقاڵی عێراقی ئاودارە تامدارە بۆن خۆشە تایبەتمەندی چییە؟ جیاوازترە لە چاوانەی ئەمە پرتەقاڵی کوردستانیە پرتەقاڵی سلێمانیشانەکە باسێکین تامەکەی ڕەنگە هەر زۆر جیاوازتر بێ. بۆ وەڵامدانێن پرسیارانە دکتۆر فەخرەدین مستەفا پسپۆڕی بەرەمێنانی میوەمان لەگەڵدایە لە سودی ڕۆژێکی نوێ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە. دکتۆر گیان سڵاو لێ بێ بەیانیت باش. زۆر سپاس. دکتۆر دیمەنەکانە بینی؟ بەڵێ لە شاری سلێمانی کەم گەڕەکەیە لە کۆڵانێکدا دار پرتەقاڵێکی تیانە بێ و زۆری جوانە. جامەوەکو مناڵی گەڕێک بە هەر کۆڵانێکا ڕۆیشتین پرتەقاڵێکمان هەر لێ کردو ئەگە دەستمان بیگەشتایە تەبان هەمووی چەش وایە ینی خەڵکێ پێی خۆش هەیە حەزەکە بۆ جوانی پێوی بمێنێتەوە هەشە پێی خۆشە پێوەی نەمێنێ هەشە ئاڵە ئاساییە لێ یەکیتەوە. بۆچی لە سلێمانی پرتەقاڵەوە نەجوانە بە تایبەتی لە ناو شارە؟ پێشەکی مزرەمەنیەکان کاگاری نیشتەجێی شوێنە گەرمەکانن وەکو هیندستان و چین لەوێوە بڵاو بوونەتەوە بە جیهاندا. تەماشاکەی لەوە پێش لە شاری سلێمانی بە بۆنێ ئەوەی ڕووبەری حوشەکانمان گەورەتر بوو، باخمان زۆر بوو، باخچە لە ناو ماڵەکانان زۆر بوو و خەڵکێکیش خویا بووە ئەوەی کەوا هەر لە کۆنەوە مزرەمەنیەکان بڕوێنن. درەختی بەرداری تیاد بڵێ مزرەمەنیەکان طبعاً بۆ ناو شار زۆر گونجاوە، بەڵام ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەمانە پێویستیان بەوە هەیە کەوا بپارێزرێن، چونکە یەکەم شت کەوا بەرهەمهێنانی مزرەمەنیەکان سنووردارەکە پلەی گەرمی نزمە. دایما بەنسبەت ئەوانەی کەوا باخی تجاری بۆ شێوەی بازرگانی دایئەنێن لە شوێنێک کە پلەی گەرما بگاتە ناقیس چوار نابێت باخی مزرەمەنی بۆ بەرهەمهێنان دابمەزرێت چونکە بێتە هۆی فەوتانی. لە کوردستانە ئێمە لە ناوچەی کەلار باخمان هەیە هی مزرەمەنی و ئینتاجێکی باشیان هەیە. لە ناو شاری سلێمانی بۆچی مزرەمەنیەکان بڵین بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەڕوێنرێن؟ لەبەرەوە لە ناو شاری سلێمانی توانین بڵین پلەی گەرمی 5 دەرەجە تاوەکو 7 دەرەجە و جاری وا هەیە 10 دەرەجەش جیاوازە لە دەرەوەی شار بە بۆنێ ئەو هەموو گەرمی و سیارە و هۆکاری گەرمکردن لە ناو شارە. شاری ژوای لێ هاتووە ئێستا زۆر فراوان بووە. تەماشاکەی ئەو شوێنانەی کەوا بەرزن لەوانەیە سارتر بن ناوچەکانی خوارەوە عقاری و ئەمانە زۆر بڵین وەکو بڵێ شوێنێکی ئارامە بۆ مزرەمەنیەکان. لەبەرەوە مزرەمەنیەکان لەو شوێنانە زۆر گونجاون. دەربارەی پرسیارەکە بۆچی مزرەمەنیەکان بە شێوەیەکی جوان دەرئەکەون لە ناو شاری سلێمانیە؟ یەکێک لە خەسڵەتەکانی مزرەمەنی ئەوەیە کەوا ڕەنگەکەی بگۆڕێت لە سەوزەوە بۆ پرتەقاڵی ئەگەر پرتەقاڵ بێت ئەگەر لیمۆ بێ بۆ ڕەنگێکی لیمۆیی
ئەم ڕنگانە بەهۆی ئەوەی کەوا پلەی گەرمایەتە خوارەوە ئەو کلۆرۆفیلەی کەوا ڕەنگی سەوز ئەبەخشێ بە توێکڵەکەی وەکو بڵێ نامێنێ ئەو کاتە ڕەنگەکانی تر کە ڕەنگی زەرد و سوورە لەسەر پرتەقالەکە بە شێوەیەکی جوان دەرەکەوێت لەبەرەوە ڕەنگی مزرەمەنیەکان لە ناو شاری سلێمانیا توانم بڵێم جوانترە لەو شوێنانەی کەوا مزرەمەنی تایە بەرهەم هێنرێت. باشە دوکتۆر بێگومان کاڵەی پرتەقاڵی عێراقی یاخود پرتەقالێکینی حەوشەی ماڵێک بێ تامی بۆنی یعنی بەڕاستی تام و چێژێکی زۆر جیاوازتری هەیە لە چاو پرتەقالێکا کە لە وڵاتی دەرەوە هێنرا بێت ئەمە شەر پەیوەندی بەو کەشەوەیە کە بۆی ڕەقساوە لەو شوێنەیە خودت پەیوەندی بە چیترەوە هەیە خۆی ئەگەر تەماشاکەین ئێستا عێراق جاران لە مزرەمەنیا زۆر پێشکەوتوو بوو بە تایبەتی باقوبە بڵێن پارێزگەی دیالە یەکەم بوو بەڵام ئێستا بە بۆنەی ئەم شەڕ و شۆڕ و ئەمانە و ئەو وەزعیان تەماشاکەی لە پارێزگاکانی عێراقا سەلاحەدین بۆ 2009 یەکەم بووە 53,000 تەن ئینتاجی بووە پارێزگایەکی وەکو دیالە هاتووەتە سەر 23,000 یعنی بووە بە دەرەجە سێهەم ئەمە وای لێ کردووە طبعاً بەعام ئەگەر تەماشاکەین لە لیمۆ لە پرتەقال حتا عێراقی لیمۆی عێراقی لە ناو شاری بەغا لەوانەیە لە بینی 5,000 تاوەکو 8,000 بفرۆشرێ بەڵام لیمۆیەکی ترکی بە 1,000 دینارە فرۆشرێ لە پرتەقاڵیش بە هەمان شێوە طبعاً لەو وڵاتانەی کەوا ئینتاجێکی زۆریان هەیە لەوانەیە زۆر پەنابەن بەوەی کەوا زیاتر تەسمیدی بکەن پەینی کیمیاوی زیاتر بەکاربێنن هۆکاری گەشەکردن و هەروەها قەڵاچۆکردنی مێرو ئەمانە زۆر بەکارهێنن موادی کیمیاوی زۆرتر بەکارهێنن وای لێ ئەکەن لەوانەشە جاری وا هەیە کە ئینتاجەکەیان زۆرە زوو لێ بکرێتەوە اینجا لە ناو کۆگاکانە دابنرێت فترەیەک و اینجا مشکلەی ئەوەیانەیە جاری وایە لە هەندێک وڵات چۆن ئەم شتانە سرف بکەن مانەوەی ئەمانە وا ئەکاکەوە تاموچێشیان جیاواز بێ بەڵام ئەوەی لای ئێمە زۆربەی جار باخەوانەکە لێ ئەکاتەوە ئەیێنێتە ناو بازار فترەیەکی زۆری پێ ناچێت لەوانەیە لە باخوبەوە یا لە بڵێن تکریتەوە بۆ لای ئێمە ئەو پەڕەکەی هەفتەیەکی پێ بچێت لەبەرەوە تاموچێشەکەی زۆر خۆشترە بێ اینجا ئەگەر بێت و لە حوشەی ماڵەکەی خۆتا لی بکەیتەوە تامەکەی هەر تاو نابێت لە خۆشی دکتۆر مزرەمەنەکان سەرجەمیان پێویستیان بە ئەو جۆرە کەشەیە کە تۆ باسی لێەوە کە ڕەنگە زۆر کات ئەم قسەی کەمنێکم پێویستی بە دادای زۆر وردوێ بەڵام ئەوەی کە خۆم دیقەتم مابێ ڕێژەی پرتەقاڵ زۆرتر لە ناو ماڵەکانە وەک لە لیمۆ بۆ نمونە لیمۆژە چێتە چوارچێوی مزرەمێنەکان ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە هەمان کەشیان پێویستە هەمان بۆ نەبار و دۆخیان پێویستە بۆ ئەوەی کە تۆ بەرهەمێکی باشت هەبێ یاخود ئەمە پێویستی بە خواستی هاوڵاتیەکە خۆیەوە هەیە تێبینیەکی جوانە کردووە طبعاً ئەگەر تەماشاکەین مزرەمەنیەکان وەکو بڵێ جیهانێکی فراوانن زۆر اختلافیان هەیە جیاوازیان هەیە لە چی لە گەڵاکانیانە جیاوازیان هەیە لە بەرهەمەکەیانە میوەیەکی مزرەمەنی ئێستا هاتووە ئەمەی کەوا لە ناو بازارە پرتەقاڵی زینەیە پێوترێ بەقەدەر خورمایەکە و مزرەمەنیش هەیە بەقەدەر تۆپێکی فوتبۆڵ ئەبێ کە یاریکەرەکان یاری پێەکەن ئەمە جیاوازیەیە جیاوازیان هەیە لەوەی کەوا هەیەە بەرەنگاری سەرما ئەکا جۆرێک لە مزرەمەنی هەیە پێ ئەوترێت پرتەقاڵی گەڵاوەری و ئەم پرتەقاڵە گەڵاوەریوە تحملی سەرما زۆرەکات گەڵاکەی سێپلکە گەڵای ئەوەرێ بەڵام بۆ خواردن زۆر ناشێ لەوانەیە بۆ ناحەیە تەسلیعی و بەکارهێنن بۆ بنکی وەکو زراعی متوربەی لەسەرەکەن ئەمە لە وڵاتی نیشتەجێی خۆیانە هەیە لە سین و لە هندستان و لەو وڵاتانە و هەشە بە هیچ شێوەیەک بەرگەی سەرما زۆر ناگرێ وەکو مەسەلەن ترنج ئەمانە ئەم اختلافانە کە تەماشای ئەەکەی بۆ نمونە پرتەقاڵ و لیمۆ باس بکەین لیمۆ بەرگەی سەرما ناگرێ لەوانەیە بە ناقص 2 دەرەجە زەرەری پێ بگەیەنێ
بەڵام پرتەقاڵەکە بە ناقص 4 ناقص 5 زەیری پێ ناگەین لەبەرەوە خەڵکەکە تەماشای کردووە لیمۆی ڕوانەوە بە سەرمایەک زعیف بووە لەقەکانی کوشتووە گەڵاکانی ئیتر وتوێتی لە دراوسێکەوە تەماشای کردوێ لە ناو شاری سلێمانی یا لەگەڵ خەڵکێکی کە چووە چی کردووە پرتەقاڵی ڕوانەوە لیمۆی نەڕوانوە چونکە لیمۆ تەحمل ناکە لەوانەی کە بۆ سەرما دکتۆر ئێستاوانی کە گوێیان لێمانە و درەختێکی پرتەقاڵ لە حوشەکاندای ڕەنگە پێویستیان بۆ بێ ڕێنمایی هەندێک جۆم لێ بووە ئەڵێ درەختێکە ئەوەندە ینی سەرێشەی نییە خۆی پێگا و بەرهەمتایەتی ئەم بەس لێ ئەکینەوە بەڵام خۆی لە ڕاستیە وایە یان دەبێت خزمەت کرێ چۆن خزمەت کرێ وەڵامەکەم هەڵگرا بۆ دوای ئەمەی بابەتێکەیە لە میسر ئەوجێکێکە لە وڵاتە هەرە دیارەکانی هەنادەکردن و بەرەمێنانی پرتەقاڵ پێمە بێ لەسەر ئاسی جیان 6 وڵاتن کە توانیان زۆرترین پرتەقاڵ بۆ وڵاتانی دەرەوە بۆ ئەمریکا بۆ ئەڵمانیا بۆ زۆر وڵات ئەنێرن مسەر بابەتێکی با پێکەوە ببینین زانیاری زیاتریش دواتر قسەی لەسەرەکەین فەرمو بەڵامی کایبینن یەکێکە لە کێڵگەکانی میسر کە جوتیاران ئێستا سەرقاڵی لێکردنەوە و بەرهەمی ئەم ساڵی پرتەقاڵن لە میسر لانە بابەتەکە چوەتە چوارچێوەی کۆمپانیاشەوە ینی زۆر جار کۆمپانیاکان پرۆسەی لێکردنەوە و پاککردن و لە قوتونان و لە کەپسکردن و هەناردەکردنی دەگرنە ئەستۆی خۆیان وڵاتەکەی چەکە لە هەناردە گەورەکانی پرتەقاڵ لە ناوچەکە تا ساڵانە بەشێکی زۆری بەربوومەکانیان ئەنێرن بۆ وڵاتانی تر گۆڕانکارەکانی کەشوە هەرکو و پێشتر دکتۆریش باسی کرد وتی بە حەزی لە ناوچە گەرمەکانەوە کوێندستان و چین و تەنانەت میسرش بە بێگومان کەشوهاواکەی مام ناوەندا کاریگەری لەسەر بەرەبوون پرتەقاڵی میسر دروست کردووە وەکو جوتیاران ئاماژەی پێەکەن نەبوونی ژینگە و کەشوهەوایەکی لەبار لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە میسر کاریگەری نەرێنی لەسەر بەربوومی پرتەقاڵ هەبووە زیانی بە بەرامەکە گەیاندووە ڕاستە ئاری ڕەنگە زۆر کات کەسانی شارەزا و پسپۆر قسە لەسەر کوالیتی پرتەقاڵەکان بکەن بڵێن لەم ساڵا بۆ نمونە بەرهەمی پرتەقاڵ باشتر بۆ لە 4 ساڵی ڕابردویان بە پێچوانەوە بەڕێوەبەری بەشی کوالیتی محەممەد خەمیز باسی لەوە کردووە باو شێداری و پلەکانی گەرمی وای کردو بەرەبوومەکانیان کەم کات بە مەبەستی پێشخستن و زیادکردنی بەرەبوومی پرتەقاڵ لە ناوچەکە لە پرسراوانی کۆمپانیایەک بە ناوی ئاگرین ڕایانگەیاندووە کە لە پلانیاندایە کە جۆری جیاوازی ئەم میوەیە بەرهەم بێنن کاتە ئەتوانرێت چەند جۆرێکی جیاواز لە پرتەقاڵش بەرهەم بێنرێت ئەمان بەنیازن لەم ساڵە ئەم هەوڵە بن جوتیاران باز لەوەکان لە ئێستادا ئاستەنگێکی تر ڕۆبەڕووی جوتیارانی پرتەقاڵ دەبێتەوە ئەویش زیادبوونی نرخی گواستنەوەکەیەتی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر میسر وڵاتێکی گەورەی بەرەمێنانی پرتەقاڵ و بەرهەمەکانی تری مزرەمەنیە و ساڵانە توانای بەرەمێنانی 3 بۆ 4 ملیۆن تۆن پرتەقاڵی هەیە ئەو بەرهەمەی پرتەقاڵ کە کوالیتی بەرزە هەناردی ئەمریکا و ئەوروپا و ئیمارات دەکرێت و ئەوەش ئێمێنێتەوە بۆ پێداویستی ناوخۆ سوودی لێوەردەگرێت دکتۆرە مێنانی کە بینیمان و لەسەر شاشش بەردەوام هەیە وەکو لە بەشێکی تێکستەکەی ئەڵێ نالەباری کەشوهەوا وای کردو ئەم ساڵ میسر زیانی زۆری پێ بگات پێشوی بچینە لای ئەو ڕێنمایانی کە بۆ هاوڵاتیان بەسوودە لەسەر ئەم درەختە دەمێ پرسیاری ئەوە بکەم تا چەند بابەتی باو شێو نسرمی و ئەمانە کاریگەریان لەسەر بەرهەمی پرتەقاڵ هەیە کاگاری طبعا مزرەمەنیەکان دەست ئەکەن بە گەشەکردن کاتێک کە پلەی گەرما لە 12 بۆ 18 دەرەجەی حرارە بەرزە بێتەوە باشترین گەشەکردن بۆ مزرەمەنیەکان لە بینی 32 بۆ 35 دەرەجەی میئەویە لە هەندێک سەرچاوە بازەکە ئەڵێ 25 بۆ 35 بەڵام باشترینەکەی 32 بۆ 35 لەمە کاتێک ئەم دەرەجەی حرارەتە هەبێ ئەم پلەی گەرمایە وا ئەکات کەوا باشترین ئینتاج هەبێت بۆ ئەو مزرەمەنیانە طبعا لەگەڵەوەشە حەزەکات بە پێی ئەو ناوچانەی کە دروست بووە ئەم مزرەمەنیەکان کە لە هندستانەوە بڵێن سەری هەڵدا بە تایبەتی پرتەقاڵ تەماشاکەین لە جنوبی چینەوە لەوێوە هاتووە
ڕتوبەتیان زۆرە حەزەکە ڕتوبەتی زۆر بێت ئەگەر ڕتوبەت کەم بوو ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا بەرهەمەکەشی کەم بێتەوە اینجا باو ڕەشەبا زۆر تەسیرە کاتە سەرداری مزرەمەنی بە تایبەتی تەماشاکەین لە ناو مزرەمەنیەکانە ئەگەر تەماشاکەی چیمان هەیە درکی پێوەیە بە بۆنەی باوە وا ئەکات کەوا ئەو درکانە میوەکان بریندار بکات اینجا دوایی کە ئەچێتە سەری ئەو خەتەی کەوا ئەو سێرە بۆ جیاکردنەوە نسبەتی ئەوانەی کە خراپن زۆرە بێت لەبەرەوە تەماشاکەی طبعا مصر من بینیومە بە تایبەتی لە منطقە سەحراویەکانە خوتەیەکیان هەیە منطقەی سەحراوی ئەکەن بەچی ئەکەن بە شوێنی کشتتوکاڵی لمێکیان هەیە ئەڵێ خاکەکەی لمێکی تەواو ئەڵێ ئەم لمی لە بغەیە کە بەکاری ئەهێنین یێنن لە ناو ئەم بڵێن بیابانە چاڵێگەڵەکەن بە قوڵی مەترێک نیو مەترپانە اینجا پەینی حیوانی تی ئەکەن بە نزیکەی 20 سانتیم اینجا لەسەر ئەوەوە مزرەمەنیەکان ئەڕوێننەوە فعلەن تەماشاکەی ئینتاج و بەرهەمێکی باشیانەیە و ئەسنافی باشیان اختیار کردووە طبعا زراعەتکردنی ئەم میوانە هەمووی بۆ بە کۆمپانی تەماشاکەی ئینتاجێکی زۆر لە مۆزا بگەڕێن لە پرتەقاڵە لە سێوە ئەمانە هەمووی مەساحاتێکی ئەمانە هەیە لەبەرەوە گرنگیەکی زۆر ئەدرێ بەوەی بەڵام کە تەماشاتان کرد لە ڕەنگی پرتەقاڵەکە ڕەنگی ناگاتە ئەوەی خۆمانات تەماشاتەکەی ملاحەزەتان بەقووە بوو تەماشاکەی لای خۆمان بوو چونکە سەرماکەمانەیە بەرەوەی لابا کە ڕەنگێکی جوان دەرکەوێت هەندێک جار لەم وەرزە بەفرە بارێ بەفر بەسەر درەختی پرتەقاڵ و بەرهەمی پرتەقاڵەکەەوە ئەمێنێتەوە ئەو بەفرە کاریگەری هەیە لەسەر خراپی ئەم پرتەقاڵەنە خۆی دایما سارێکی تریش بدایە دوایی بیرمان نەچیانی خەڵکێ لی ناکاتەوە هەر هەڵێگرە بە جوای خۆی دەرپوچە بێت بڵێ یەکەم با ئەگەر لەوە دەست پێ بکەین بەفر و بەستەڵەک و سەرماکە یێت بەنسبەت مزرەمەنیەکانەوە چۆنیەتی و کاتی دروستبوونی ئەم سەرمایە زۆر کاریگەرە مەسەلەن بۆ ئێستا ئێمە ڕۆژ بە ڕۆژ پلەی گەرمیمان نزم بووەتەوە لەبەرەوە گەر پلەی گەرما بێتە ناقص چوار و ناقص پێنج ئەو تەسیرەی نییە وەکو ئەوەی لەپڕ لە دەرەجەیەکی بەرزەوە بێتە خوارەوە اینجا لە کاتێکا کە ئەم بەفرە ئەبارێت بەسەر ئەم مزرەمەنیا ئەگەر بۆ وەختێکی کەم بێت کێشەی جاری وا هەیە زۆر جار کە بەفرەکە ئەبارێت لە ژێرەوە بۆ ئەوەی ئەو بەفرە خۆی ببەستێتەوە گەرما ئەداتەوە توانێت ئەو میوانە ئەو گەڵایە کە لە ژێر بەفرەکایە پارێزگاری لێ بکات یعنی ئەمە دایما نەڵێن بەفر خراپە بەڵام بە دوای بەفرەکە ئەگەر زوقمێک بێت دەرەجەی حرارەت بگاتە ناقص 10 و ناقص 12 ئەوە کاریگەریە بێت لەسەر مزرەمەنیەکان وای لێت زۆر جار مزرەمەنی لە ناو بازارە ئەکرین هەر بەهۆی سەرمای کۆگاکانەوە ئەڵەی تەپەدۆرە ئەمە وا ئەکات کەوا تۆزێ بەرەو خراپی بە لە دەربارەی بڵین جزئی دووەم لە پرسیارەکەت خەڵکی زۆر یعنی لێی ناکەنەوە ئەمێنێتەوە طبعا هەتاوەکو بمێنێتەوە بەدارەکەەوە کاریگەری ئەکاتە سەر بەرهەمی ساڵی داهاتوو گۆڕانکاری لە گۆبکەکانە کەمتر ئەبێت لەبەر ئەوە ئەگەر زۆر بمێنێتەوە بۆ ساڵی داهاتوو بەرهەمی کەم ئەبێت بەڵام لەگەڵ ئەوەشە یەکێک لەوانەی کەوا لەسەر مزرەمەنیەکان ئەنووسی لە کتێبێکان نووسیوێتی ئەڵێ هیچ دارێک نییە وەکو مزرەمەنی بتوانێت گۆڕانکاری بکات و بەرهەم بات هەرچی گۆبکەی هەیە قابلی ئەوەیە ببێ بە گۆبکەی سەمەری و ببێ بە گوڵ و سەمەر بات لەبەرەوە شتێکی عجایب نییە تەماشای دارێ بکەی کەمێتێکی زۆر لە سەمەرەی لە میوەی پێوە بێت چونکە گۆڕانکاری لە گۆبکەکانە بە شێوەیەکی فراوان ئەکات زۆر باشە دوکتۆر ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەو کەسانی کە درەختی پرتەقاڵیان هەیە ڕەنگە زۆر کات باز لەوە بکەن بڵێن ساڵی پار ڕێژەیەکی زۆر درەختەکەمان پرتەقاڵی گرتبوو ئیتر بە درەختەکە هات بۆ خوارەوە بەڵام ئەم ساڵ کەمتری گرتو ینی وا باوە لە ناو هاوڵاتیانە ئەڵەن بۆ نمونە بە ساڵە ساڵێک بەرهەمی زۆری هەیە ساڵێک بەرهەمی کەمی هەیە
بە تایبەت پرتەقال بۆ شێوازەیە پرتەقاڵ بەو شێوەیە نییە وەکو مەسەلەن تەماشاکەین لە زەیتونە هەمانە یاعتیادی ساڵێک زۆرەگرێت ساڵێک کەم ئەمە پێوترێت دیادەی ساڵ ناساڵ ساڵێک زۆرەگرێت بەڵام مزرەمەنیەکان تۆ تەماشای درەختێ بکات ئەگەر ئەو ساڵە میوەی زۆری گرت بوو مانای وایە پێویستی بە شەکر و مەوادی خۆراکی زۆر هەیە لە دارەکەەوە هەڵیمژێ اینجا بەشی ساڵی داهاتوو نایەڵێتەوە وەکو وایە یەکێک مەعاش وەرەگرێت لە 15 ڕۆژە هەمووی سەرف بکە دوایی مەگەر قەرز بکە بەڵام درەختەکە کەس نییە قەرزی باتێ لەبەر ئەوە بۆ ساڵی داهاتوو واکە ئینتاجی کەمە بێتەوە لەبەر ئەم حاڵەتانە تەماشاکەی لە ناو هەموو درەختێکە ئەگەر زۆر بگرێ ساڵی داهاتوو تەسیری تێەکە لەبەر ئەوە ئێمە ئەتوانین چی بە خزمەتکردنی درەختەکان کاگاری پرسیارێک کرد کە خەڵکی لای ئەمە ئەڵێ داری مزرەمەنی پێویست بەوە ناکا خزمەتی کرد بە عکسەوە تاوەکو خزمەتی بکەیت چه خزمەتی خۆڵەکی کەمامانە بە باسیە و ڕێنمایانە بکەین خزمەتکردنی طبعا دائما محاولە بکەین بۆ هەڵپاچین ئەو لەق و پۆپ و شتانەی کەوا بوون بە سێبەر لە ژێرەوەیە هەتاو نایگرێتەوە بیان بڕین چونکەوە بارە بەسەر درەختە لەم وەرزەیەتوانێت لە مەسەڵەن باشترین کات لە دەمە و بەهارە لە 15 دوو لە یەکی سێوە باشترە بۆ مزرەمەنیەکان بە تایبەتی ناوچەی ئێمە ساردا لە یەکی سێوە بۆ مانگی 5 ئەتوانین ئەو لە قوپۆپانەی ببڕین وەکو گەڵاوەریوەکان نییەکەوە لە زستان و لە پاییزا بتوانین باشتر وایە لە دەمە و بەهارە بیبڕین بڵین لە یەکی سێ بۆ 15 سێ بۆ مانگی 4 هەمووی ئەتوانین ئەو کردداری هەڵپاچینە بکەین اینجا محاورە بکەین دایما مزرەمەنیەکان لە قبرینیان شاشکردن بێت عملێتی شاشکردن نەوەکو لەقەکە هەمووی بەتەواوەتی بڕە وای لێ بێت کەوا هەتاو هەموو پارچەکانی بگرێتەوە چونکە دروستبوونی میوە دروستبوونی گوڵ هەمووی بەهۆی هەتاوەیە ئەگەر هەتاوی باشی لێ با زائدەن خزمەتکردنی لە ڕووی ئاودانێکی ڕێک و پێک بە بەردەوام و پەینکردنی بە تایبەتی پەینی ئاژەڵی تێبکرێ ئەگەر هەموو ساڵێکیش نەبێت 2 ساڵ جارێک دارێک دەیەت تەنەکەیەک پەینی ئاژەڵی تێبکەی هەر لە پاییزیشە ئەمە ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی بەرگەی سەرماش باشتر بگرێ و بۆ ناوچەی خۆمان کە ساردە دائیما ئەگەر درەختێک بەهێز و بە قووەت بێت بەرەنگاری سەرمای زیاتر ئەکات لەبەر ئەوە چەند خزمەتی بکەین لەوەی پەینکردن جاری وایە بۆ پرتەقالێکەوە گەیشتووەتە قۆناغی بەرهەم و تەمەنی 15 بۆ 20 ساڵە بێت ئەتوانین بڵێن کیلۆیەک لە سەمادی NPK پێ بدرێت یاوەکو کیلۆیەک لە سەمادی داب هەیە لە ناو بازارەکە نایترۆژین و فسفۆر و پۆتاسیۆم و ئێستا کانزاکانی کەچیت لەگەڵە ئەگەر بەجارێک یا بە 2 جار بدرێت بۆ درەختەکان بەڵام ئەوەیە نزیکی ساقەکەی نەکەوێتەوە لە دەور و پشتی هاوە 20 سانتیم لە ساقی دارەکەەوە دوور بێ وەکو پشتوێنێک چاڵێکی بۆ هەڵ بکەندرێت داپۆشرێت دوای ئاودان وای لێ ئەکاکەوە خزمەتێکی دارەکە ئەکات وە گەشەیەکەوە من زۆر جاری ژەڵێم دار وەکو مناڵێک وایە لە ماڵە تۆ خۆت هەست دەکەی ئەم مناڵە لە جوڵە و لە حرەکەیە چەند توانای هەیە سەحەتی باشە دارەکەش کە تەماشای گەڵاو لە قوپۆپی بکەی دەرئەکەوێت بە تایبەتی ئەوەی کەوا لە ماڵە هەیەی ڕۆژانە تەماشای ئەکا ئەمانە وا دەرئەکەوێت کە ئەزانێ ئایا پێویستی بەچی هەیە باشە دکتۆر ئەگەر کەسێک بێت بۆ نمونە دارێکی پرتەقاڵی هەبێت لە ناو ماڵەکە ئێستا کاتیەوەیە کە بیڕوێنە یاخود چ کاتێک گونجاوترین کاتە بۆ ڕواندنی داری پرتەقاڵ لانەخان تەمان ڕواندنی دار بەعام ئەگەر بێت و لە ناو کیسا بێ مزرەمەنیەکان دایما لە ناو کیس و لە ناو سەتڵ و لە ناو ئینجانە وەکو گەڵاوەریوەکان نییە وەکو سێوە هەر بەڕێگەکانەوە بێت هەموو کاتێک دەتوانێت بیڕوێنی بەڵام بۆ شوێنێک سارد بێت باشتر وایە لە دەمە و بەهارا بیڕوێنی بۆ ئەوەی تەحمل بکات جوانتر ڕەگداوتێ لای خۆمان لە دەمە و بەهارە ئەوە لە 15 دوو بۆ یەکی سێ باشترین کاتە بۆ لای خۆمان بۆ شوێنێک سارد بێت بەڵام بۆ شوێنی گەرم لە پاییزی احتیادی هەر وەختێک بێت بە تایبەتی مزرەمەنیەکان لە ناو کیسایە ئەتوانرێ بڕوێنرێت باشە دکتۆر دوایین پرسیاری من چەند وردە پرسیارێکە بەسەریەکەوە درەختی پرتەقاڵ
دەبێت مەسافە و ماوەی نێوانی لەگەڵ درەختێکی ترا چەندێک بێت یعنی ئەبینم زۆر حوشەم بینیە زۆر چڕە لەژێر درەختی پرتەقاڵەکە دوو درەختی تر ڕوێنراوە هەرڕێک لە تەنیشتی بستێکی بین نییە ئەمە چەند زیانی هەیە بەوە دوو بابەتی موتروبەکردن ینی تۆ هەستەکەی پرتەقاڵ لەگەڵ لیمۆیە ئەتوانرێت مۆتوربە بکرێوانە یان هەندێک لە مزرەمەنیەکانی تر ئەمە چی پێویستە کەی دەکرێت کەی ئەنجام ئەدرێت طبعا مزرەمەنیەکان باشتر وایە ماوەی نێوانیان لە 3 مەترونی و بۆ 4 مەتر بۆ حوشە کەمتر نەبێت لە بینی خۆیانە لە بینی خۆیان دارێک بۆ دارێکی کە ئەبێ 4 مەتری بین بێت بۆ ئەوەی بڵاو بێتەوە 2 مەتری بۆ ئەمدی و 2 مەتری بۆ ئەودی و بە شێوەیەکی ڕێک و پێ من بەس لە دانانی ئەم مەسافەیە چییە بۆ ئەوەیەکەوە بە شێوەیەکی باش گەشە بکات هەتاو لێی بات بە شێوەیەکی ڕێک و پێک لەبەرەوە بۆ ناو حوشەکان 3 مەترونی و بۆ 4 مەتر باشە و طبعا لەو باخانەیەکەوە لەوەی ئەو فلیمەکە پیشانتاندا تەماشاکەی 4 مەتر ئەڕوێنن لە بینی یێڵنەوە لە بینی دارەکانە لە ڕیزێکە و 5 مەتر تاوەکو 6 مەتر لە بینی ڕیزێک بۆ ڕیزێکە بۆەوەی سیارە و ئەو وەسائلانە بڕواوەکو تەماشاتان کرد لە فلیمەکە دەرەکەوێت ئەمانە ئەکرێ بە نسبەت متوربەکردنەوە طبعا مزرەمەنیەکان قابلی ئەوە هەیە کەوا لە بینی خۆیانە متوربەیان بکەین یعنی لەسەر دارێک دەتوانی هەموو نەوعەکان متوربە بکەین من لە ماڵەوە لە حوشەکە شوێنم زۆر نییە یەک دارم هەیە نارنج متوربەم کردووە بە پرتەقاڵ بە لیمۆ بە شادووک بە سندی هەر چوار ئاوا ئەتر لەسەر ئەم دارە ئەیگرێ یعنی شتێکی جوانە بۆ یەکێک بێوێ باشترین کات بۆ متوربەکردنی مزرەمەریەکان لە 1/6ەوە بۆ نهایەتی مانگی 6 تا 1/7 باشترین کاتە بۆ متوربەکردن بە گۆبکە بەڵام بەهۆی قەڵەمکردنەوە ئەگەر بێت و لەخەکە بقلی شێنی و قەڵەمی لێبەی ئەو کاتە لە کاتە تقریبا 1/3 بۆ 15 گونجاو زۆر باشە دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت ئومێدەکەین بینەرە عەزیزەکان سودێکی باشیان لە وتەکانی تۆ لە ڕێنمایەکانی تۆ وەرگرت بێ دەستخۆش سپاسیش بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی کورتسات کە دائیما هەوڵەدا ئەو من خۆم متابعەی ئەموو بەرنامەکانەکەم کە بە تایبەتی تەندروستیەکان و هەموو ئەو شتانەیەکەوە سوودە بەخشێ بۆ هاوڵاتیان بڵاو بێکاتەوە دەستی ئێوەش خۆش بێ و ماندوو نەبن سپاس بۆ ئێوەش دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئێوەش بە ئێوە بێگومان بەرنامەکانمان دەوڵەمەندترە بێ دووبارە سپاس دەستخۆش